مامۆستایانی زانکۆ جەخت لەسەر پێویستی خۆئامادەکردنی کورد بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو لە عێراق دەکەنەوە و ڕایدەگەیەنێن بۆی مافە دەستوریەکانی کورد بۆ خۆناغی داهاتوو لە عێراق دەستەبەر بێت پێویستە کورد بەشداری کارە لە هەڵبژاردنەکانی داهاتوودا بکات. بەپێی دەستوری عێراق بەپێی دانپێدانانی نێودەوڵەتی کە کورد پێگاتێکی گرنگ و کاریگەری شاری کەرکووکە و کورد پێگاتێکی گرنگی ناوچە جێناکۆکەکانە، بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆ واقعێک دروست بووە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش. ئەم واقعش ئەوەیە کە پێویستە تەحملی بکەین کە کورد ئەبێت بەشێک بێت لە وڵاتی عێراق، ئەبێ پابەندی دەستوری عێراق بێ، ئەبێ ملکەچی هەموو مادەکان و بڕگەکانی دەستوری عێراقی بێ. بۆیە بە بڕای من ئەوەی کە لە ڕابردووە ڕوویداوە ئەمە هەرچەندێ شکستێک بوو کە بەسەر گەلی کوردە هات، بۆیە لەمە دووە پێویست ناکە مەسەلەن و گرنگ نییە کورد دانی پێدا بنێ یاخود بە جۆرێک مامەڵە بکە کە ئەمڕۆ لە عێراقا بوونیەیە کە بەشدار نەبێت لە جارێکتر لە حکوومەتی عێراقیە، چونکە ئێمە لە هەرێمی کوردستان هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کە گفتوگۆ بکەین لەگەڵ حکوومەتی عێراقا. بەشداریکردن هەڵبژاردنەکان لە ناوچە جێناکۆکانە بۆتە زەرورەتێ، بۆتە حاڵەتێکی زەرورەت ئەکرا بڵین پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تا ڕادەیەک ئەگە کورد بەشداریشی نەکردبایە، هەندێک لە هاوڵاتیان بەشداریان نەکردبایە، تا ڕادەیە توانین بڵین ئاسایی بووە. بەڵام لە دوای لە دوای 16 ئۆکتۆبەر و ڕوودانی ئەو ڕووداوە ناخۆشانی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا، ئێستا بە زەرورەتی ئەزانین کە لە ناوچە جێناکانە کورد خۆی بسەلمێنێ لە هەڵبژاردنە، خۆی بسەلمێنێ لە هەڵبژاردنەکانە، چونکە ئەو وەزع ڕووداوە ئێستا نەتاوەکانی کە حیزبەکانی کە و لایەنەکانی کە بە تەواوەتی کەوتونەتە خۆیان و تا ڕادەیە کە توانین بڵێن دەستیان کردووە بە هەڵمەتی ڕاگەیاندنی هەڵبژاردن و کۆکردنەوەی دەنگ و کۆکردنەوەی خۆیان. بۆیە پێویستە کورد لەو ناوچانە لە ئێستاوە دەست پێ بکات بە کۆکردنەوەی خۆی و بە خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردنەکان. پسپۆڕێکی یاسای گشتی نێودەوڵەتی شاشکرای دەکات ئەگەر کورد بەشداری لە هەڵبژاردنەکاندا نەکات، دەنگی کورد لە بەغدا لاواز دەبێت. لە وڵاتی دموکراتیدا دەبێت زۆرترین هەوڵ لەلایەن ئەو لایەنە سیاسی باڵەدەستانەوە بدرێت کە زۆرترین دەرفەتی دیموکراتی بۆ سەرجەم پێکاتەکان بڕەخسێ بۆ ئەوی کە بتوانن زۆرترین بەشداری دیموکراتیانە لە هەڵبژاردنەکاندا هەبێت. بە پێچەوانەی ئەمەشەوە دەبێت هەوڵ بدرێت کەمترین بایکۆت لە پرۆسەی دیموکراتی و لە هەڵبژاردنەکاندا بێنە بەرچاو، بە تایبەتی ئەو لایەنانەی کە خاوەن نفوسێکی زۆرن، ئەو لایەنانەی کە خاوەن دەسەڵاتێکی زۆرن لە ناوچەکەدا، چونکە بە بایکۆتی هەر لایەنێک پرۆسی دیموکراتی لەو ناوچەیەدا و لە هەرێمەکەدا دەکەوێتە ژێر پرسیارەوە، جا ئەوەی کە ئایا بە قبولکردن بێت ویان بە ڕەفزکردنەوەی بێت. لەبەرەوە من پێم وایە دەبێت هەموو هەوڵێ بدرێت بۆ ئەوەی کە لایەنەکان هەوڵی بەشداریکردن لە پرۆسی دیموکراتیدا بن، چونکە دوجار ئەمە وڵاتێکە وڵاتێکی دیموکراتیە بەپێی دەستور بڕیاری لەسەر درراوە. لەسەر بەندی سەربوونەوەی هەوڵەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی عێراق لە مانگی یاری ئەم ساڵدا شارەزایانی بواری هەڵبژاردن جەخت دەکەنەوە. پێویستە کورد بەشداری کارایی لەو هەڵبژاردنانەدا هەبێت و کاربووە بکرێت پێگەی کورد لە ناوچە جێناکۆکەکان لاواز دەرنەکەوێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.